هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەژێر سایە و سێبەری حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمەوە هەرچین و توێژێک بە شێوەی جیاواز کێشە و گرفتیان بۆ دروست بووە. خانەنشینانی هەرێمیش وەک موچەخۆرانی تر لەدەست حکوومەتی ماوە بەسەرچوو گرفتارن. بەوەی جیاوازیەکی زۆر لە نێوانی موچەخۆرانی خانەنشینی هەرێم و خانەنشینانی بەغدادا هەیە. بە شێوەیەک خانەنشین لە هەرێم هەمان ساڵی خزمەتی خانەنشینێکی عێراقی هەیە کەچی موچەکەی نزیکبانی و هێندەیە. ئەمە جگەلەوەی چەندین ئیمتیازی تر بۆ خانەنشینانی عێراق دابین کراوە. ئێستا عێراق 500,000 دەداتە هاوتای من جەماعەتی وەکوێ من 500,000 بەس کوردستان ئەوەندەیە کەەوە ملەتە هەژار و فەقیر و ڕوتە یعنی ژیانی خۆی فیدا کرد بۆ کوردایەتی بەڕاستی. یعنی ئێستا ئەمن کابرایەکم نەخۆشم 220,000 بدەم بچە یعنی دەتوانی مساعدەمان بکە بەس نایکە. سەرۆکی خانەنشینانی هەرێم دەڵێت داواکاریمان پێشکەش کردووە کەوا خانەنشینان بنکەی تەندروستی تایبەت بە خۆیان بۆ بکرێتەوە و دەرمان و پێداویستی پزیشکیان بێ بەرامبەر بێت، بەڵام ڕێگری هەیە کە ڕێگە نادەن پێشنیازەکەمان جێبەجێ ببێت. داوای ئەوەش دەکات یاسای ژمارە 9 ساڵی 2014 جێبەجێ بکرێت لە هەرێمی کوردستان. ئێستا ئێمە داوامان کردیە کەوا بنکەی تەندروستی تایبەت لە بۆ خانەنشینان دابدرێتن کەوا خزمەتیان بکەن، دەرمانەکانیان بەلاژ بن، ئیخێزانیان بەلاژبی. بەرام معارەزە هەیە بەو شێوە تایبەت ئەمەرێمە ناتوانین لەگەر ئەوانی تر یەکەمیش ئەبی سەیریان کە کوێ زەوی وەرنەگرتیا زەوی بدرێتێ کەوا لە کرێچایەتی خلاص بێ. دومیشت ئەگەر نەخۆش بوو لە هەموو خەستەخانەکان لە هەموو ئەوە ئیمتیازاتیان بدرێتی کەوا یەکەم بن و هەروە بنکەی خاصیان بۆ دامەزێت. ئەگەر لێرە چارەسەر نەبوو بیان نێریتە خارج وەکو ئێستاکە دوێنێ قراری ئەنجومەنی وزیرانی بەغدای قراریدا لە خارجەوە عیلاج بکرێن و بیشعورکە کە خزمەتی کردووە بەو وڵاتەی بەو میلەتەی خۆمان. فەرمانبەران دوای چەندین دەیە لە خزمەتکردنی دامەزراوە و فەرمانگەکانی حکوومەت کەچی کاتەمەنیان هەڵدەکشێ و توانای کارکردنیان نامێنێ با بڕەپارەیەکی کەم خانەنشین دەکرێن دوای ئەو هەموو خزمەتەی کە پێشکەش بە حکوومەتی دەکەن کەچی دواتر لە کاتی وەرگرتنی ئەو موچەکەمەی پێیان دەدرێت هاوینان لە بەرتیشکی خۆر و زستانانیش لە بەر سەرما و سۆڵا دەبێت چەند سەعاتێک لە چاوەڕوانی وەرگرتنی موچەکانیان لە بەردەم دەرگای بانکەکان چاوەڕوان بن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.